سڵاوتان لەبێ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵم لە ئەڵقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی پەیامی تۆ لە نێوکردنەڤاڵی لیستی ١٠٤ کۆمەڵی ئیسلامیە لە قەزای خەبات. هاوڵاتیانی قەزای خەبات بە گڕۆتینێکی زۆرەوە بەشداریان کردووە لە فستیڤاڵی ١٠٤ کۆمەڵی ئیسلامی. بۆ ئەمڕۆ لە هاوڵاتیانی قەزای خەبات دەپرسین بۆچی پشتگیری لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی دەکەیت. دەپرسین چی جیاوازیەک هەیە لە نێوان داپەرلەمانانی کۆمەڵی ئیسلامی و حزبانی تر. فەرموون لەگەڵماندا بن پەیامی هاوڵاتیانی قەزای خەبات بۆ ئێوەی خۆشەویست دەگوازینەوە. کۆمەڵ سەری بەرزە کە لەبەرەی گەلدایە. ئێمە ئەو هێڵەگشتیانەی کە کاری کۆمەڵ ڕێکە خان و ئەو بنەما شەرعیانەی کە لە سەری هەنگاوانەی فێری کردوین و ڕێنوێنی کردوین کە بە دوای بەرژەوەندیە کەسی و حزبیەکانەوە نەبێت بەرژەوەندی گشتی بکەینە سنتەر و لەسەر بەرژەوەندی گشتیەکان هەنگاو بنین. بەرژەوەندی گشتی پێش بەرژەوەندی خۆمان دەخەین. کۆی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی گرتو ئێستا دیقەتی بدەیت لە 4 ساڵی ڕابردوودا هەمیشە ئێمە لەبەرەی بەرگریکردن لە دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان، لەبەرەی بەرگریکردن لە دامەزراوە نیشتیمانیەکانی هەرێمی کوردستان، لەبەرەی ئەوەی کە دامەزراوەکان بکرێن بە دامەزراوەی نیشتیمانی وەیتر حزب لەبەری هەموو شتێک قەرار نەدا لە هەرێمی کوردستان. هەڕەشەی دەسەڵات نامان ترسێنێت لەبەرەی گەلدا دەمێنینەوە. جارێک کە بەرامبەر جەماوەری کوردستان ڕاوەستین و قساکەین من پێم وایە کۆمەڵی ئیسلامی سەری بەرزە بە مەواقیفەکانی، سەری بەرزە بە هەڵوێستەکانی ئەوەمان کرد کە بەرژەوەندی هەرێمەکەمانە کە بەرژەوەندی گەلەکەمانە و خۆمان بووینەتە قوربانی کە کەوتوینە ژێرباری زەخت و فشاری دەسەڵات. ئێمە ئەوەی لە 4 ساڵی ڕابردوو کردمان قسەکانی 4 ساڵی ڕابردوومان بوو. تۆکو گەنجێک بۆچی پشتگیری لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی دەکەیت؟ کە لیستێکی پاک و بێگەردە هەند پەرلەمانتارەکانیان هەندی پەرلەمانتارەکانی دی هەڵوێستیان هەبووە و زۆر پێ خۆشحاڵشم کە لەو ئاهەنگە بەشداری دەکەم. داواش لە خەڵکی کوردستان ئەوەیە کە بێن دەنگ بدەن بە لیستی ١04 چونکە لیستێکی ڕازگۆیە پیاوی مەردی تێدایە بە هەڵوێست بووینە هەتا ئێستا و داواشم ئەوەیە هەموو کەسێک دەنگ بدە بە لیستی ١04. پێت وایە جیاوازی لە نێوان ئەندام پەرلەمانانی کۆمەڵی ئیسلامی بەراورد لەگەڵ ئەندام پەرلەمانانی حزبانی تر چییە؟ تۆ بۆچی پشتگیری حزبی ترە نەکردووە ئەندام پەرلەمانانی حزبی ترە نەکردووە؟ چونکە ئەندام پەرلەمانەکاری کۆمەڵ 4 ساڵی ڕابردوو شاهێدە کە 3 پەرلەمانتارەکەی هەرێمی کوردستان هەندی 6 هەتا 30 ئەندام پەرلەمان زیاتر هەڵوێستیان هەبووە لە پەرلەمانی عێراق و پشتگیری گەلی کوردستانیان کردەوە دایم بە دوای مافی خەڵکی کوردستان گەڕاون ئەوەی کاری باشە کردیتیان. بۆیە شاهدی دەدەم ئەگەر بێت و بژمرم خوای گەورە لێم بپرسێ بۆ دەنگت بەوانەدا پێی دەڵێم ئەوانە لیستی ڕازگۆینە لیستی مەرد و پیاوی چاشی تێدا و لەخوا ترسن و داواشم لە هەموو خەڵکی کوردستان ئەوەیە کە دەنگ بدەن بە لیستی ١04 هیوادارم سەرکەوتوو بێ. من وەکو گەنجێک ژیری لیستی کۆمەڵی ئیسلامی دەکەم بۆی ئەندامەکانی بەڕاستی ئەندام پەرلەمانەکانیان جێگای سیقەن جێگای متمانەن لە جێی خۆیان دەنجی دلێری خۆیان گەیاندووە وەخسمەتی زۆری ئەم خەڵکان کردووەکەوە دەنجی بەوانداوە. پێت وایە ئەندام پەرلەمانانی کۆمەڵی ئیسلامی جیاوازیان هەیە لە ئەندام پەرلەمانەکانی حزبانی تر لە کوردستان؟ بەڵێ بە زۆربەی ئەنە پەرلەمانەکانی کوردستان جیاوازیان زۆرە لەگەڵ ئەوانی تر. ئێستا کە ئەبینین ئەندام پەرلەمانەکانی کوردستان دەنجی حەقیان گەیاندووە لە هەموو شوێنەکان دەست بەدەست نێژن. تۆکو گەنجێکی قەزای خەبات بۆچی پشتگیری لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی دەکەیت؟ من بۆیە پشتگیری لە لیستی کۆمەڵی ئیسلامی دەکەم چونکە کاندیدەکانی بوێرن، ئازان، ئەمینن، دەست پاکن، لە خواترسن بۆیە پشتگیریان لێ دەکەم سەریان دەخەم و داواکاریشم لە خەڵک پشتگیری بکاتن. پێت وایە ئەندام پەرلەمانانی کۆمەڵی ئیسلامی جیاوازیان هەیە لەگەڵ ئەندام پەرلەمانانی حزبانی تر لە کوردستان؟ بەڵێ
ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی جیاوازێکی زۆریان هەیە لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی تر. ئەندام پەرلەمانانی کۆمەڵی ئیسلامی ئەندام پەرلەمانانێکن هەست بە بەرپرسیارەتی دەکەن. پێش هەموو شتێک هەست بە پرسیارەتی خی گەورە دەکەن کە چاودێرە لە سەریان. بۆیە هەرگیز و هەرگیز خیانەت لەو پیشەی خۆیاندا ناکەن وەکو هەندێک لە پەرلەمانتارانی لایەنەکانی تر کە لەبەر خاتری حیزبەکەی خۆیان یان لەبەر خاتری بەرژەوەندی تایبەتی خۆیان یان بۆ پەیداکردنی پارە و سەروەت و سامان خیانەت لە گەڵ و نیشتیمان و خاک و ئاو و هەوای ئەم هەرێمە دەکەن. خی گەورە موفقیان بکات و داواکارم لە خەڵکی کوردستان کە دەنگ بە لیستی کۆمەڵی ئیسلامی بدەن بە تایبەتی کاندیدەکان لە شاری هەولێر و هەروەها خەڵکی قەزای خەبات بە تایبەتی خەڵکێکی چونکە ئازا و بوێرن دڵنیام کەوا ئەو خەڵکەیە نادادی قبول ناکات و خەڵکی خەبات لەبەر ئەوەی زوڵمی لێکراوە لە هەموو ڕوێک تەنانەت ناویشی ناهێنرێت وەکو قەزای خەبات وەکو قەزاکانی تر. بۆیە هیوادارم ئەو خەڵکەی با کەسانێک هەڵبژێرن سەرپەرشتیاریان بکەن کە کەسانێکی ئەمین و ڕازگۆ و دەستپاک بن دەست بە دەستمێژ بن. هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم هەر سەرکەوتوی دستی کۆمەڵی ئیسلامی. دەستخۆشتان لێ دەکەین مادونە ناسانە ئێوەش وەکو کاندیدان و ئەندامانی کۆمەڵی ئیسلامیشان بەشانی وان خەبات دەکەن شەو و ڕۆژ نخونیتان لە بۆ ئەوەی کەوا ئێمە بگوازنەوە دەگە زوڵەکان دەگە بەقوەتەکان دەگە دەست بە نوێژەکان بگوازنەوە بۆ کەناڵی پێیان دەستخۆشتان لێ دەکەن و هیوای سەرکەوتن بۆ لیستی 104 دەخواسم. بۆیە من دەک بە لیستی 104 دەدەم بۆ ئەوەی نێشتنی گەندەڵی نێشتی دادگایەکان دەستیوەدانی نێودادگایەکان بۆ ئەوەی بتوانین مافی خەڵکی چەساوەکان بگەڕێنەوە بۆ دەستی خۆیان بۆ ئەوەی مادەی 103 چیدر بانگەشەی پێ نەکرێتن بۆ ئەوەی هیچی تر نەما فرۆش و نەماکەڕن خاکمان نەفرۆشن ئاومان نەفرۆشن ژیانمان نەفرۆشن بۆ ئەوەی دەنگ دەدەم بە لیستی 104 بۆ ئەوەی بگەڕێتەوە یاسا سەروەربی. چ جیاوازیەک هەیە لە نێوان کاندیدانی کۆمەڵی ئیسلامی بەراورد لەگەڵ حزبانی تر؟ مەسەلەی برن ئەوەی بکەیت جیاوازی بکە لە نێوان کاندیدانی کۆمەڵی ئیسلامی و لیستەکانی تر زۆرە ئەوە ناکرێتن ئەوە هیچ پێوەرێک ئەوە کاندیداکە ئەوانە ئیسانی مسلمانی ئێوانە دیندارن ئێوانە بەخۆیان دەرن ئێمە مسلمانین ئەوان بەخۆیان دەرن ئێمە حیزبێکی عەلمانینە حیزبێکی لادینین حیزبێکی لاچەبین. چۆن ئێمە باوەڕ بە کەسێکی بکەم کە خۆم بە مسلمان دەزانم باوەڕ بە عەلمانیەک بکەم کەوا سەوتی خۆمی پێ بدەم کەوا نامفرۆشی کە لە حەڵاڵ و حەرام دەستم لۆ برد ناکە دەستم لۆ ناهێناوەشێنی تر. داواکاری چییە لە هاوڵاتیانی قەزای خەبات بە تایبەت و هەرێمی کوردستان بەگشتی؟ بەڕاستی من وەکو کەسێکی دەنگدەری لیستی 104 داواکارم لە قەزای خەبات ئەو قەزایە بێنازەکەی کەوا بە هیچ قەزایەک ناچێ ئەو قەزایەکەوە کە هیچ شتێکی نییە تا ئێستا کە قەزایەکی گەورە ترافلایتێکمان نییە ئیشارەی مرورێکمان نییە داوا دەکەم لە خەڵکی قەزای خەبات بوێرانە یەک دەنگ و یەک ڕەنگ بستە سەسودۆقی دەنگدان دەنگ بدەن بە لیستی 104 بۆ ئەوەی چاکسازی و ئامادە باشەکان بکرێتن بۆ قەزای خەبات. تۆکو هاوڵاتیەکی قەزای خەبات بۆچی دەنگ دەدەی بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی؟ بەڵێ لە پێشەشیدا سڵاو و ڕێزم بۆ ئەو لیستە و هەموو کاندیدانی ئەو لیستە هەیە بەڵێ ئەمە لەبەر ئەوە دەنگ بەو کاندیدانە دەدەین لەبەر ئەوەی شارەزایەکی زۆر چاکمان هەیە لە ڕابردووی ئەو لیستە و هەروەها خەڵکی دەستپاک و ئەمینی تێدایە و دەزانین ئەو لیستە چ پیاوێکی تێدایە بۆیە ئێمە بەڵێ پشتڕاستین لە ئەمینیان لە دەستپاچیان لە هێز و توانایان لە شارەزاییان لە هەموو بوارەکانی یاسایی و هەموو بوارەکانی دیکەش ئەوانە ئینسانی سەرکەوتوو لێ هاتوون بۆیە دەنجام پێ دەدەین. بەڵێ ئەو جیاوازیانەی کە لە ڕابردوو بینیمەنە لە مابەینی کاندیدانی لە مابەینی ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی و لەگەڵ ئەندامەکانی تر جیاوازێکی زۆرمان بینی. یەک لەوە جیاوازانە ئێمە کاندیدانی یاخۆ پەرلەمانتارانی کۆمەڵی ئیسلامی لە هەر شوێنێک بن خەمی خاچیان بووە خەمی ملەتیان بووە خەمی ئەو خەڵکەیان بووە کە دەنجیان پێداوە و هەروەها ئەوانی دەنجانیشی پێ نەداوە. ئەرچی ئێمە ئەرچی پەرلەمانتارانی کۆمەڵی ئیسلامی لە هەر شوێنێک بن یەکەم جار ئەرچێکی خوداییان جێبەجێ کردووە پاشان بە واجبی سەرشانی خۆیان زانیە پاراستنی مافی ئەم هەموو خەڵکە بکەن. باکەڵکەڵەی ئەوەی لە کەللەدا نەبێ ئەم کوردستانە بەتەنیهی ئەوە ئەم خەڵک
ئەمکو وڵاتە ئەم نیشتیمانە هی هەموو هاو نیشتیمانەکە بە نێر و نێوە بە ورد و دروشتەوە بە مسلمان و نامسلمانەوە هی هەموویانە هیچ کەس نابێ نەوەکو حیزب نەوەکو تاک نەوەکو بنەماڵە ئەو کەڵکەڵەی لە کەلەدا نەبێت پێش هەموو شتێکیش خەم لەوە خۆین کە وڵاتەکەمان لەم پاشاگەردانیە دەربازی بێ لەم بێمؤەسەسات دەربازی بێ لەم پێشێکردنی یاسا دەربازی بێ لەم خۆرەشکاریە دەربازی بێ حیفە هەرێمێکی کوردستان پڕە لە نیعمەت پڕە لە خێر و بێر حیفە ژمارەیەکی کەم تێدا ببنە حیزب و حزب ببنە ملیاردێر خەڵکێکی دیکەش هەڵ دەردەستێکە دەبینە ئێمە کەستەم ناکەین ستەمکاریش قبوڵ ناکەین چ داواکاریەکت هەیە حەزەکەی لە ڕێگای پەیامی تۆ بیگوازیتەوە بە تایبەت بۆ قەزای خەبات و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی والله پەیامی من ئەوەیە بۆ هەموو دەنگدەرانی خۆشەویست و ئازیز لە ساتاسەری کوردستان و ئەوانەی جوێن لە دەنجی من هەیە بەڕاستی ماوەی 27 ساڵە ئێمە لە چ مەرگە ساتێکدا دەژین و چ ئێش و ئازارێکمان بینیوە بەدەست ئەم دەسەڵاتدارانی لە هەرێمی کوردستان و هەروەها ئەوانی کە لە بەغداشن بەبێ فەرق و جیاوازی ئیتر بەسە ینی ئینسان بە ئاستی هۆشیاری خۆی تۆزە بەرز بکاتەوە و بیر بکاتەوە بە چاوی دڵ و بە چاوی عەقڵەوە ینی بزانی چێ خەمی خاچەتی چێ خەمی ملەتیتی چێ لە بەرژەوەندی خاک و نیشتیمان و ئەم ملەتە تێدەگۆژی چێ لە سەنگەری بەرگەری ئەو ملەتە ڕاوەستاوەردەم چێ دەسپاکە چێ ئەمینە چێ ئازایە چێ بەتوانایە چێ خەمی ئەو خاک و ملەتێتی با دەنگ بەوانە بدەن ئیتر ژیانی خۆیان ئاسوود دەکەن داهاتوو بۆ خۆیان و بۆ ماڵ و منداڵیان و بۆنەوەی خۆیان دەستەبەرگن لە ڕێگەی ئەو پەرلەمانتارە دەسپاک و ئەمینان و بەهێزانەوە و من کەوەکو دانیشتێکی خەبات پشتگیری خۆم بۆ لیستی سەرپرچاری کۆمەڵی ئیسلامی دەکەم و لیستێکی پاک و خاوێنە و لیستێکی پەرێزپاکە لیستێکی دەست بەدەست نوێژە لیستێکی ڕژدار و لیستێکی ڕژدار و لیستێکی وەکو برین پاک و خاوێنە بۆیە پشتگیری ئەو لیستەیە دەکەم و دەنگیش بەو لیستە دەدەم بە تایبەتی لیستی کۆمەڵی ئیسلامی دەستا تۆ لە ڕابردوو چ جیاوازیەکە بینی لە نێوان ئەندام پەرلەمانانی کۆمەڵی ئیسلامی بەراورد لەگەڵ حزبانی تر بەڕاستی لیستی کۆمەڵی ئیسلامی و ئەندام پەرلەمانی کۆمەڵی ئیسلامی هەم لە کوردستان و هەم لە عێراق جیاوازێکی زۆر هەیە دەبینین کە ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی لە عێراق سێ ئەندام پەرلەمانمان هەیە بەڵام بەقەدەر شێست و قوسیر ئەندام پەرلەمانی کوردستان دەنگ و ڕەنگ و ئیش و کاریان هەیە بۆ پێ دەدەم ئینشاڵڵا چ داواکاریەکت هەیە لە هاوڵاتیانی قەزای خەبات بە تایبەت و لە هەرێمی کوردستان بەگشتی و داواکاری هەموو دەنگدارانی بەڕێز دەکەم ئەوانەی کە شمولی دەنگیان هەیە و شمول دەکەم بچن بۆ دەنگدان ڕۆژی 12 هەمووان بچن بەبێ گومان و بەبێ ئەوە دەست دەنگ بدەن بە لیستی کۆمەڵی ئیسلامی و داوا دەکەم لە هەموو برابەڕێزەکان و خوشکە بەڕێزەکان دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدەن بە تایبەتی ئەوانەی کە هەندە ساڵەیە ئەو ملەتەیە دەچاوێنەوە و سەرشۆڕ دەکەن و زەلیل دەکەن و دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدەن بۆ ئەوەی متمانەیان بۆ ئەو خەڵکە بگەڕێنینەوە ئینشاءالله تۆکو هاوڵاتیەکی قەزای خەبات بۆچی پشگیری لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەکەیت لەبەرەوەی ئەندامپەرلەمانێکی کۆمەڵی ئیسلامی بەڕاستی ئەندامپەرلەمانی لێهاتوون دیندارن لەوەی ناترسێ کە معاشیان ببڕێ یان بامتیازاتیان نەدرێت بەڕاستی ئەندامپەرلەمانی بوێرن هەتا ئێستاکە ئەندامپەرلەمانی وامان لە خۆلەکانی پێشوامان نەبینەوە ئەندامپەرلەمانانە زیرێک بەڕاستی لە ڕابردوو چ جیاوازیەک دەبینی لە نێوان ئەندامپەرلەمانانی کۆمەڵی ئیسلامی بەراورد لەگەڵ حزبانی تر ئەندامپەرلەمانانی کۆمەڵی ئیسلامی بەڕاستی شایانی ئەوەنە دەنجا پێ بدرێ بەڕاستی ئەندامپەرلەمانانی کۆمەڵی ئیسلامی ئەندامپەرلەمانی زیرەکن
ئەندە بەڕێمەکان لایەنەکانی بەس امتیازات و لەو ئیشی حیزبەکانی خۆیان جێبەجێ دەکەن بەرژەوەندی حیزبەکان جێبەجێ دەکەن بە کۆمەڵی ئیسلامی وانە بەرژەوەندی هاوڵاتیان و بەرژەوەندی خەڵکی کوردستان لە پەرلەمانی عێراق جێبەجێ دەکەن بەڕاستی تێدەکۆشن سەربەرزین بە ئەندام پەرلەمانانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بژی لیستی ١04 لەبەر ئەوەی دەنگدەم بە لیستی کۆمەڵی ئیسلامی لیستی چاکسازیە لیستی پاکانە لیستی مردانە لیستی ئیسلام خوازانە لیستی ڕاستگۆیانە لیستی پاکانە تۆ لە ڕابردوو چ جیاوازیەکت پێی لە نێوان ئەندا پەرلەمانانی کۆمەڵی ئیسلامی بەراورد لەگەڵ حزبانی تر زۆرمان بینی لە جیاوازیەکان ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی کاریان دەکرد بۆ عامی گشتی نەکەرن دەکرد بۆ جیرفانیان ئەو پارانەی وەلیشیان دەگرت 175 لە خزمەتی خەلکی بەکاردەینا لە خزمەتی فەقیر و هەژارانیان بەکاردەینا بەس لیستەکانی دیکە بەس لە بۆ جیرفانی خۆیان کاریان کردیە لە بۆ ڤیلەی کاریان کردیە لە بۆ سەیارەی ئاخر مۆدیل و جوان کاریان کردیە لە بۆ ئەوان نەبووە کەوا بزانن ئەو میلەتە بە چه دەگات گەنجێکی قەزای خەبات بۆ چی ژێری لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی وەڵاهی زۆر نەفەرانی بوێری تێدا زۆر ئازا و مردن وەک پیاوی مرد کە مامۆستا عەلی باپیر کە ڕاستگۆ و هەردەم ڕاستگۆ بووە کە هیچ خیانەت شتێکمان لێوان نەدیتەوە کۆمەڵی ئیسلامی زۆر ڕاستگۆ بووە هەتا ئێستاکە یعنی شتێکمان لەوان نەدیوە من وەکو گەنجێک پشتیوانی خۆم بۆ لیستی ١04 دووپات دەکەمە لەبەر ئەوەی بەڕاستی پیاوی مردین و کەسانی مەریان تێدایە هەر ئەوان دەتوان کوردستان سەر بخەن و بە دینی ئیسلام و بە ڕەوشە جوانەکانی ئەو پیاوە مەردانەی کە ئێستاکە خۆیان کادیت کرێت دڵنیام کە کۆمەڵی ئیسلامی دەنگێکی زۆر بەدەستدەنی بەهۆی ئەو شتانەی کە لە پەرلەمانی عێراق کردیانە بۆ خەڵکی کوردستان داوام لە خەڵکی کوردستان لە گەنجان بە تایبەتی ئەوەیە کە متمانی خۆیان بەو کاندیدانە بەخش لەبەر ئەوەی ئەوانە کاندیدی بەڕاستی زۆر باشن و وەجێی دەستی هەمویانی ژار وە کۆمەڵی ئیسلامیش وەکو پارتی لەناو هەموو کوردستان جەنگی داوەتەوە وە کۆمەڵی ئیسلامی تاکە حزبی ئیسلامیە کە وەکو ناوەکەی خۆی دەتوانێت کارەکانی خۆی جێبەجێ بکات و بە ناوی ئیسلام تەنها دەنگی خەڵک کۆ ناکاتەوە تەنها بۆ پارەی نییە بەڵکو بۆ سەرخستنی خەڵکەکەی کوردستانیتی بۆ بەرەو پێشتری کوردستانیتی پەرلەمانی کۆمەڵی ئیسلامی وەکو دەڵێن کۆمەڵی ئیسلامی کە زۆربەی موچەکانیان بۆ هەتیمان و دەستگاکانە بەڵام ئەوانی بۆ تەنها سەلاوخۆرینە لەگەڵ ڕێزمیش دەیان بەڵام ئەوان بەس بۆ پارە کۆکردنەوە دەستنە پەرلەمان نەک بۆ بەدەستێنانی مافەکانی کوردستان خەڵکی کوردستان میلەت هەژار حکوومەت قەرزدار حیزب و کەسانێکە لە پەنای حیزبدا دەوڵەمەند و ملیاردێر ئێمە بەرپرسیارین بۆ چاککردنی بەڵام بەرپرسیار نین لە خراپکردن و تێکدانی ئەو کەسە بەرپرسیار وەکە بڕیار بەدەست بووە پارەی بەدەست بووە قووەتی بەدەست بووە ئەمر و ئاسایشی بەدەست بووە حکوومەتی بەدەست بووە ئەمر و نەهی بەدەست بووە پەخشانکردن ئیمتیازاتی مادی و معنەوی بەدەست بووە ئەمما ئەوەی لە دانوان ئاوێشی بەدەست نەبووە بەرپرسیار چییە سەرنجام ئەو ڕستە قورئانیەمان بەسەردا بچەسپێ کە خوا دەفەرمێت یوخریبونە بویوتەهم بئەیدیهم بەدەستی خۆیان ماڵی خۆیان کاولە ئەوەی دەیەوێت چاکی بکات دەبێت خراپەکان ببینێت تاقەی چەندان کەسە بۆیە هەر جارە متمانە بە هەر کەسێکیان بدەیت خۆزگە دەخوازی چەندان جاریتی متمانیان پێ بدەیت جا بەڕاستی ئەوانە جێگەی ئەوەنە کەسی دەستپاک کەسی ئەمین کەسی ڕازگۆ کەسی بەتوانە کەسێک بۆ خاک و بۆ میلەت و بۆ دین ئیش دەکەن جا بەڕاستی لە هەر کاتێکدا ئینسان متمانی خۆبوانە ببەخشێ بەڕاستی زەرمەند نییە تۆ چ جیاوازیەکە بینی لە نێوان ئەندا پەرلەمانانی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو بەراورد لەگەڵ ئەندا پەرلەمانانی حیزبانی تر کاندیدان ئەندا پەرلەمانەکانی تر لۆ خۆیان دەژین ئەوانە بۆ خەڵک دەژین تۆکو هاوڵاتێکی قەزای خەبات بۆچی پشگیری لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەکەیت ئەمما وەکو هاوڵاتیەک پشگیری ئەو لیستە دەکەن لیستی 104 لەبەرەوەی ئەو لیستە لیستی مەردانە لیستی مامۆستایانە لیستی زانایانە لیستی چاکسازیە بە هەموو دەنگ و ڕەنگمان ئینشەڵا ڕۆژی 12/5 بە سەنگەشی گەورە و زۆر ئینشەڵا دەژنێ سەسوڵەکانی دەنگدان دەڵێم بەڵێ بۆ لیستی 104 تۆ چ جیاوازیەکە بینی لە ڕابردوو
لە نێوان ئەندام پەرلەمانانی کۆمەڵی ئیسلامی بەراورد لەگەڵ حیزبەکانی تر؟ والله ما لە ڕابردوو ئەو چار ساڵی ڕابردوو دیتمان کە ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی زۆر بە مردانە، زۆر بە دڵسۆزانە، زۆر بە حەکیمانە پشتگیریان لە خەڵکی کرد، لە موچەخۆران کرد، لە هاوڵاتیانی بێ ئەمە کرد. لەبەر هەندێش ئەمەش ڕۆژی 12 مانگ ئینشاءالله بە سەنگەکی زۆر دەڵێن بەڵێ بۆ لیستی 104. لەبەر ئەوەی ئەمێن لە ڕاستیدا وەرە حیزب بنەوە بدینەوە لە کۆمەڵ ڕاستتر بی، لە کۆمەڵ بوێرتر بی، لە کۆمەڵ هەلوێستی جوانتر بی. نییە ئەگەر هاتو هەر حیزبێک هەبوو لە کۆمەل بە هەلوێستر و مەرتر بوو من دەنجی دەمێن، بەڵام نییە تاکو ئێستا هیچ حیزبێک هیچ لیستێک وەکو کۆمەڵ ئیسلامی هەلوێستی جوان و بێر و مرد نییە. بۆیە تاکو لەسەر هەلوێستانەی بەردەوام منیش دەنگ دەدەم بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بە شانازیەوە شانازی پێوە دەکەم. تۆ چ جیاوازیەکە بینی لە نێوان ئەندام پەرلەمانانی کۆمەڵی ئیسلامی بەراورد لەگەڵ حیزبەکانی تر؟ ئەندام پەرلەمانی کۆمەڵی ئیسلامی دز نین، ئەوە لە هەمویان ئەگەر هاتو هەر هیچیان نەکردی بەڵام دز نینە، ئەوە جێگە شانەزینە، هەروانە خەڵچینە لەوە لەسەرەوەی خەڵچینێ بۆ ئەوەش ئەوەی شانیوە کە دەنگ بدێ بە کاندیدەکانی لیستی کۆمەڵی ئیسلامی. تۆکو گەنجێک بۆچی پشتگیری لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەکەیت؟ بەڵێ دیارە لەبەرەوە پشتگیری دەکەن کە لیستێکی ڕاستگۆیە و هەوڵ دەداتن گەندەڵی نەهێڵێتن، هەوڵ دەداتە حکمی خوا پەیڕەو بکاتن و تا ئەندازێک پێی دەکرێتن ئەوەی خوای گەورە و پێغەمبەر صلی الله علیه و سلم داوامان لێ دەکات جێبەجێ بکە و ئەوەی کە ڕێگریمان لێ دەکرێت لەوێن دەر هەوڵدان یعنی کەم زەرەرەکان کەم بکەنەوە منفعەتەکان زیاد بکەن و سوودەکان زیاد بکەن. ئەوە لەبەر هەندێک بەڕاستیەوە کاریشان کردووە پێوە دیار بووە و دۆست و دوژمن شادی ئەو شتانە دەداتن. تۆ چ جیاوازیەکە بینی لە نێو ئەندام پەرلەمانانی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو بەراورد لەگەڵ حیزبەکانی تری کوردستان؟ جیاوازیەکە ئەوەیە ئەوانە ڕازگۆ بنەوە بەڵێنانە دەدەن کە جێبەجێی دەکەن، بەڵێنێک نادەن کە نەتوانن جێبەجێی بکەن. جا کە شتێکیان گوت ئەو شتەش جێبەجێ دەکەن و ئەگەر هیچیش نەکەن کاری خراپ ناکەن، بۆیە دەنجی خۆمان پێ دەدەین. ئەوە کە ئەگەر هیچیش نەکەن نەتوانن شتێک بکەن کارێکی خراپ ناکەن کە تووشی گوناح و تاوان بین، ئێمەش بەشداری بین لە گوناح و تاوانەکەی کە دەیکەن. تۆ وەکو مامۆستایەکی ئاینی و هەوڵاتێکی قەزای خەبات بۆچی پشتگیری لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەکەیت؟ بسم الله الرحمن الرحیم. لیستی کۆمەڵی ئیسلامی جێگای دڵخۆشیە و پێویستیشە بەڕاستی لەسەر هەموو مسلمانان کە پشتگیری بکەن لەبەر چەند خاڵێک. یەکەم شت ئەوەیە کۆمەڵی ئیسلامی و لیستەکەی و ئەندام پەرلەمانەکانی لە بەغدا و لە کوردستان سەلماندیان کە بەڕاستی هەر مەزلومێک کەبی لە پشتیەوەن، هەر زاڵمێک کەبی لە پێشیەوە ڕاوەستاون و دژی ڕاوەستاینەوە. ئەوەش مەبەستی هەموو پێغەمبەران بۆ کە هاتینە بەرامبەر زوڵم و ستەم و تۆغیان ڕاوەستاینەوە. بۆیە بەڕاستی ئەو لیستە بە واجبێکی شەرعی دەزانین واتە خۆمان بە گونەحبار دەزانین ئەگەر دەنگی پێ نەدەین و دەنجیشی بۆ کۆنەکەینەوە. بۆیە ئێمە لەبەر ئەوەی دەنجیان پێدەدەین ڕاستگۆ بوون لەگەر پەیامەکانی خۆیان و سەلماندویانە بەڕاستی لەبەرەی گەلن و هەمیشە دژی زوڵم و ستەمن و هەر مەزلومێکەبی لە پشتیەوە ڕاوەستاوە. ئەوەش بەڕاستی واجبێکە لەسەر شانی هەر هەموو مسلمانان کە کەسانی ئەوها پشت ئەستور بکەن و فەرمان بە چاکە بکەن و ڕێگری لە خراپە بکەن کە سواز بۆ خوا ئێستا هاتیتە سە مەسەلەی دەنگدا. مامۆستا تۆ چ جیاوازیەکە بینی لە نێوان ئەندام پەرلەمانانی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو بەراورد لەگەڵ حیزبانی تر؟ ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی کوڕە هەژارن، ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی دیفاع لە مەزلوم دەکەن، دژی زاڵمن. ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی لە نێو خەڵکن، جیاواز نینە ناو خەڵکیدا بەڵکو لە نێو خەڵکن. ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵێک شتی زۆر باشیان کردووە لە مدەی ئەو مدەی کە لە پەرلەمان بووینە کە هەمووی بە قازانجی خەڵکی مسلمان و خەڵکی هەژار و خەڵکی دیندارە گەڕایتەوە کە ئەوەش بەڕاستی جێی دەستخۆشیە و شایەنیشن بەڕاستی جار نەک جارێک دەجاری دیش بەهێز بکرێنەوە و پشت ئەسوور بکرێنەوە و متمانەی زەماوەریان بۆ کۆ بکرێتەوە زیاتر.
لەبەرەوەی لە نزیکەوە دەیان ناسین وەکو عەزبەکانی دکەنین وەکو عەزبەکانی کردنی دەنگ بە کاندیدانێک دەدەن کەوا ناشیان ناسن نەشیان دیتون ئەلحەمدولیلا کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی لە نێزیکەوە لەگەڵیان دانیشتوین لەگەڵیان هەستاین و یەکتریمان بینیوە یعنی وەکو وایە لە عایلەیەک و لە بنەماڵەیەک پێکەوە بوون زۆر کەسێ لە سەرکردەکانی خۆشیان هەتا نازانم بەردەرکەی ماڵەکەشیان چۆنە کەچی پشتگیری خۆیان لەبۆ دەکەن و بۆیە من لێرکوانەوە بە خەڵکی کوردستانیش دەڵێم لە دوای 27 ساڵ کە نەزانی کەسێک چۆبچی دەنجی خۆتی پێ بدەی بەڕاستی شەرمەزاریە کوردیە قسەی زۆر جوانی هەیە کەگەر یەکێک بناسی دە خۆنان و پیازت لەگەر نەخوادووە یعنی بە یەک ڕۆژ و بە یەک نان خواردن ئەو کەسە دەناسی بای چەندە و بای چەند نیە و بەڵام 27 ساڵە ئێمە ئەو خەڵکانە تاقی کراونەتەوە 27 ساڵە داهاتی ئەو کوردستانە و داهاتی ئەم خەڵکە و ماڵی ئەم خەڵکە بۆ خۆیان و بۆ مەرامی خۆیان و بۆ ماڵ و منداڵی خۆیان بەکاردێنن کەچی بەڕاستی بۆ من شەرمەزاری و بۆ خەڵکی کوردستان شەرمەزارە دیسان متمانەیان پێ بدەن یعنی متمانە بۆی بدەمەوە کە دیسان بێ قوتی من ببڕی متمانەی پێ بدەم دیسان لەم زستانەی کە ڕۆیشتووە بەرمیلێک نەفتم پێ نەداتن لەو زستانەی ڕۆیشتووە خەڵک لە سەرمان و لە برسانە لە ماڵەکانی خۆیان لە بەتانیەکانی خۆیان ڕق ببنەوە بەڕاستی شەرمەزاریە من دەنگ بە کەسێک بدەم کەوا دیسان بێتن بیەوەی ماڵی من بخواتەوە تۆکو هاوڵاتیەک چ جیاوازیەکە بینی لە نێوان ئەندام پەرلەمانانی کۆمەڵی ئیسلامی بەراورد لەگەڵ حیزبانی تری کوردستان جیاوازیەکی یەکجار زۆرە بۆ نمونەکە هەرنا جیاوازیەکەی ئەوەیە هەر ئەیمەیمە ئیسلامیەکان حەقبێژن ئەوەی کە چەند 4 ساڵی ڕابردوو شایەتی ئەوە دەدەنکەوە دەستپاک بووینە ئەمین بووینە ڤێلەیان بە ناوی خۆیان نەکردووە 5-6 مۆنیکا و سیارەی زلهێزیان لە دوونە ڕۆیە ئەلحەمدولیلا هەرێتە کوچوونە پەرلەمان هەر ئاواش بە ساغی بە سەلامەتی هاتنە دەرەوە بەبێ ئەوەی هیچ خیانەتێک لە دەنجی ئەو هاوڵاتیانەوە خیانەت لە دەنجی ئەو میلەتە بکەن کە دەنجیان پێداون. بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەش گەشتە کۆتایی ئەڵقەی بەرنامەی ئەمجارەی پەیامی تۆ تا ئەڵقەیەکتر و بەرنامەیەکتری پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شادنەوە خواتان لەگەڵ.